خوێندنەوەی کوردی پۆلی دووەمی بنەڕەتی. لاپەڕا 57 کامپیت نامۆیە و ناگونجێ؟ لەناو ئەو بازنانە 5 پیت هەیە، با ڕای تۆ کامە پیت لەگەڵ ئەوانی دی ناگونجێ؟ ب، پ، ت، ن، ئو. ف، ڤ، ئا، ش، ق. خ، ح، ج، چ، غ. ژ، ز، ک، ڕ، ر. لاپەڕە 58 نەخۆشخانە جێگەی چارەسەرکردنی نەخۆشیە. پزیشک، سستەر و پەرستیار لە نەخۆشخانە ئیش دەکەن. لاپەڕە 59 وشە دروست دەکەم لەو پیتانە. ب، ئا، ش، باش. ی، ئا، ر، ئی، یاری. م، ئا، ش، ئێ، ن، ماشێن. ک، ئە، ئوو، کەو. ب، ئا، ر، ئی، باری. لاپەڕە 60 پێچەوانە. پێچەوانە: سپی، ڕەش. سپی پێچەوانەی ڕەشە. بەرز، نزم. بەرز پێچەوانەی نزمە. درێژ، کورت. درێژ پێچەوانەی کورتە. گەرم، سارد. گەرم پێچەوانەی ساردە. جوان، ناشیرین. جوان پێچەوانەی ناشیرینە. لاپەڕە 61 ڕەنگەکان لێرە دەنووسم، وشەکان تەواو دەکەم. ناوی گیانلەبەرەکان لێرە دەنووسم، وشەکان تەواو دەکەم. سپی، پرتەقاڵی، سوور، مۆر، سەوز، نارنجی، زەرد، شین. سەوز، مۆر، ڕە، ن، پر، مێش، قاز، سە، پ، مر. لاپەڕە 62 ئامێری میوزیک ژەنین. کامە لەمانە دەنجیان خۆشترە بەلای تو؟ کەمانچە، ئەو بازنەیە ڕەنگ بکە. پیانۆ، ئەو بازنەیە ڕەنگ بکە. گیتار، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ساز، ئەو بازنەیە ڕەنگ بکە. تەمبور، ئەو بازنەیە ڕەنگ بکە. چەنگ، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ساکسۆفۆن، ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕە 63 کامە خۆشە؟ لەو شەربەتانە کامە خۆشترە با ڕای تۆ؟ خۆشاوی هەنار، ئەو بازنەیە ڕەنگ بکە. خۆشاوی ترێ،
ئەو بازنەیە ڕەنگ بکە. شەربەتی پرتەقاڵ، ئەو بازنەیە ڕەنگ بکە. شەربەتی سێو، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئاوی کەرەوز، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئاوی خیار، ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 64 وشە دروست دەکەم لەو پیتانە. لێرە دەنووسم سێ شار ڕێواس لانە لێو وانە شەو لاپەڕا 65 لەو ماشێنانە کامەیان خێراتر دەڕۆن بەڕایت و بازنەکە ڕەنگ بکە. ئاگر کوژێنەوە، فریا کەوتن، گەلابە، بار هەڵگر، خاشاک هەڵگر، ئۆتۆبوس. لاپەڕا 66 مشک گچکەیە، فیل گەورەیە. مشک گچکە پێچەوانەی گەورەیە. نوێ پێچەوانەی کۆنە. لاپەڕا 67 ئاسمان کەوچک مێشولە زمان پاپۆر چیا منداڵ ڕووبار پێنووس ئەستێرە. شتا گەورەکان لێرە دەنووسم. شتا گچکەکان لێرە دەنووسم. ڕووبار، چیا، پاپۆر، ئاسمان، ئەستێرە، پێنووس، مێشولە، منداڵ، کەوچک، زمان. لاپەڕا 68 حەوت کاتژمێر حەوتە، شنە هێشتا نووسووە. شنە کاتژمێر 8 لە خەو هەڵدەستێ. من کاتژمێر لە خەو هەڵدەستم. لێرە ژمارەکە بنووسە کەی لە خەو هەڵدەستی. لاپەڕا 69 هەفتە، هەفت ڕۆژە. 1 2 3 4 5 6 7 شەموو، یەکشەم، دووشەم، سێشەم، چارشەم، پێنجشەم، هەینی. یان دووشەممە، سێشەممە، چوارشەممە، پێنجشەممە، هەینی، شەممە، یەکشەممە. 1 ڕۆژ 12 کاژێرە. 1 شەو 12 کاژێرە. لاپەڕا 7 ئارەزووت لە چییە؟ ئەمن ئارەزووم لە یاری تۆپی پێیە، ئەو بازنەیە ڕەنگ دەکەم. ئەمن ئارەزووم لە یاریکردنە، ئەو بازنەیە ڕەنگ دەکەم. ئەمن ئارەزووم لە گۆرانییە، ئەو بازنەیە ڕەنگ دەکەم. ئەمن ئارەزووم لە یاری شەترەنجە، ئەو بازنەیە ڕەنگ دەکەم. ئەمن ئارەزووم لە کۆمپیوتەرە، ئەو بازنەیە ڕەنگ دەکەم.
ئەمن ئارەزوم لەوێ نەگرتنە ئەو بازنەیە ڕەنگ دەکەم.